ماوەی 11 ساڵە ئەم یەکە نیشتە جێبوونانە بە ناوی کرێنشینانەوە لە سۆران و ڕەواندز و شەقڵاوە و چۆمان دروستکراون و لە سەدا 90 کارەکانیان تەواو بووە. بەڵام تاوەکو ئێستا چارەنووسیان دیار نییە بە کامە چین و توێژ دەدرێن. بەرپرسی لقی سۆرانی کۆمەڵی کرێنشینانی کوردستانیش دەڵێت با حکوومەت ئەو یەکە نیشتە جێبوونانە تەواو بکات، ئەو کات پرۆژەی نوێ ڕابگەیەنێت. 10 ساڵ بۆ 11 ساڵە بێ ئەو یەکانەی کە پێشی لەسەر بجێ وەزارەتی ئاودانکردنەوە بڕیار بوو دروست بکرێن بەداخەوە دەبا ئەوان دروست کرابانەوە، دەبا ئەوان نۆژەن کرابانەوە، ئەوان بجێکیان بۆ تەرخان کرابە بۆ ئەوەی خەڵک سوود لەوان وەرگیت. خەڵک ئێستا باوەڕی گەلک زۆر پێ نییە، یعنی بەڕاستی ئەڵێن ئەوەی پێشی دروست کرابوون لە سەدا هەندێکیان هەندێک پرۆژە لە سەدا 85 لە سەدا 90 تەواو بوونە کەمێکی ماوە، دەبایە ئەو تەواو بکرێن ئەوجا ئەوانەی ئێستا دروست بکرێن. کرێنشینان لە دۆخێکی خراپدا ژیان دەگوزارێن و دڵیان بەو یەکە نیشتە جێبوونانە خۆش نییە کە لە ڕابردوو دروستکراون و پێیان نەدراوە. هەروەها بەوانش دڵخۆش نین ئێستا بڕیاری دروستکردنیان دراوە، چونکە ئەوان دەڵێن ئێمەی کرێنشین ئەگەر ئەو پارەمان هەبێ بۆ ئەو پرۆژانە خۆمان خان و دەکڕین و پێویستمان بە یەکەی نیشتە جێبوون نییە. سەبارەت بە ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە ئێمە بە شتێکی وای دەبینین کە دەڵێن تەنها بۆ ئەوەیەکەوە حملەیەکی انتخاباتی لە پێشەیە خۆت حکومەت ئەوێ ئومێدێک بە خەڵک ببەخشێتەوە، چونکە پێشتریش پرۆژەیەکیان ڕاگەیان بەڵام جێبەجێ نەکرا کەس سود من نەبوو لێ. ئێستاش ئەو پرۆژەیە تەنها من بەوەی دەبینم کەوا پرۆژەیەکی بێ ئومێد بێ و ئەو شتێک کە ئێستا دەکرێتن ئایا ئەمن وەکو کرێنشینێک ئەگەر پارەی ئەوەم هەبێ کە پارەی ئەو پرۆژەیە بدەم بۆ ناچم خانێکی خۆشتر بگرین یان سەفەر بکەم بۆ کۆمەڵە پارەی کە بدەم بە حکومەت. بۆیە من تەنها دەڵێم بەڕاستی بێ ئومێدم. بەعقەد ئەمداوە لە حکومەتی هەرێم دەکەم، یان ئیشێک دەست پێ نەکا کە پێی تەواو ناکرێ، یانەکوێ ئەوەیە بارگرانی بۆ خەڵک دروست نەکا، ئومێدیان پێ نەبەخشێ بە ناوی هەڵبژاردن کە دەزانین هەڵبژاردنمان لە پێشە خەڵکەکە بۆ نەوعی ئاشکاتەوە بەدەسەڵات. من وەکو خۆم ناوم بۆ ئەمریکا دەرچووە، ئیشاڵڵا پشت بەخوای گەورە دەڕۆمە وڵاتە بەجێ دێڵم، ئەگەر لەبەر خاتری خۆشەویستانم نەبێ بۆ ئەبەد ناگەڕێمەوە. بارودۆخی خراپی ژیان و نەبوونی هەلیکار و کەمی داهات وای کردووە هاوڵاتیانێکی زۆر لە خانووی کرێدابن و لە دۆخێکی خراپدا ژیان بگوزارێنن. بەپێی ئامارە نافەرمیەکان لە سۆران نزیکەی 5,000 کرێنشین هەن، هەموو ئەمانەش دەگەڕێتەوە بۆ خراپیدارەدانی وڵات و بوونی جیاوازیەکی زۆری چینایەتی لەسەر حسابی هەژارانیش بەرپرسان بوونەتە خاوەنی ڤێلا و باڵەخانەی بەرز و شاری خەونەکان. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.